هەرێمی کوردستان لە بەرهەمەکانی گۆشتی سوور و سپی و هێلکە و پەتاتە و گەنم و زۆرێکی تر لە بەرهەمە وەرزیەکان بەخۆ بژێوی گەیشتووە. بۆ دابینکردنی ئاسایشی خۆراک پێویستی بە پشتیوانی دارایی و سیاسی هەیە و وەزیری کشت و کاڵ و سەرچاوەئاویەکانی حکوومەت جارێکی تر هۆشداری شەڕی ئیقلیمی دەدات لەسەر ئاو و دەڵێت ئەو بەنداوانەی لەسەر ئەو ئاوانە دروستکراون کە دەڕژێنە هەرێمی کوردستانەوە لەگەڵ گرتنەوەیان لەلایەن وڵاتانی دراوسیەوە زیان بە هەرێم دەگەیەنن. شەڕی ئاو هەیە لە دنیا وە لە ناوچەکەش دەستی پێکردووە. شەڕی ئاومانە ئەوە نییە کە دوو وڵات بێن بە تۆپ لەسەر ئاو شەڕ بکەن بە تۆپ و تەیارە نەخێر. ینی بەگرتنەوەی ئاو لە وڵاتێکی تر و ناچارکردنیان ملپێکەسکردنیان بۆ سیاسەتەکانی ئەو وڵاتە ئەوە شەڕی ئاوە کە ئێستا بەڕاستی هەم تورکیا و هەم ئێران ئێستا ئەم سیاستەوە پەیڕەو دەکەن. ئەو بەنداوانەی کە دروستی دەکەن لەسەر ئەو ئاوانی کە دەڕژێنە هەرێمی کوردستان ئەوە ئەو سیاستەیە کە ڕۆژێکدا دەتوانێت ئاو دێ بگرێتەوە 2014 و 2015 و 2016 هیچ بودجێک بۆ کەتی کشتوکاڵ دیاری نەکراوە. تەنها کەمێک پاڵپشتی کشتتوکاڵی هەبووە کە ئەویش بە بەراورد لەگە وڵاتانی تر و حتا عێراقی خۆشمان زۆر بەڕاستی کەم بووە. ئێستا لە حکومەت هەرێمی کوردستان ینی پێویستە فەلسەفەی ئابووری لە هەرێمی کوردستان دیاری بکرێت. ئایا چ کردێکە؟ ئێمە تا ئێستا هەر بەڕاستی پشت بە نەوت و ئێستا غازیش کە دەردەهێنرێ بەستراوە. بەڵام پێم وایە بەڕاستی زۆر جار داواشم کردووە بە حکمی ئەوەی کە وڵاتێکی کشتتوکاڵین دەکرێت کشتتوکاڵ بکەین بە سێکتەری یەکەم. ئەمە ناڵم با تاکە سێکتەر بێ وەک ئێستا کە نەوت تاکە سێکتەرە و ئاگداریشین بەهۆی دابەزین نرخی نەوت و ئەو گەندەڵی کە تێیدا کراوە یعنی چ بەڵایەک بەسەر ئەم میلەتە هەژار و فەقیرە داهێنراوە. کەرتی کشتتوکاڵ لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا بە پێچەوانەی کەرتی نەوت بەرەو پێشچوونێکی بەخۆوە بینیوە بە زۆرێک لە بەرهەمەکان بە 2 قات و 3 قات زیادیان کردووە. بەشێک لە شارەزایانی ئەو بوارەش بڕوایان وایە پێویستە حکوومەتی هەرێم پشتیوانی سیاسی و دارایی کەرتی کشتتوکاڵ بکات تا کشتتوکاڵ ببێتە جێگرەوەی نەوت و بە باشترین ژێرخانی ئابووریش ئەژمار دەکرێت. ئێستا هەندێک پرۆژە و هەنگاوی هەیە کە ئەگەر پەرلەمانی کوردستان یاسای بۆ دەرنەکات یاخود هەندێک یاسا هەیە هەموار نەکرێتەوە ئەو ناتوانێت بە تەنها هەموو ئیشەکان بکات. بۆیە ئەڵقەیەکی وەسیط هەیە لە بینی پەرلەمانی کوردستان وەزارەتی کشتتوکاڵ و تەنانەت ئەنجومەنی وەزیران کە ئەبێ بودجەی پێویست بۆم وەزارەتە دابین بکرێ بۆی کە بتوانرێت سەرچاوەیەکی داهاتی باش بۆ هەرێمی کوردستان کۆ بکاتەوە و پارێزگاری لە ئاسایشی ئاو و خۆراکی خۆمان بکەین. کشتتوکاڵ و پیشەسازی و گەشتیاری و هەموو ئەو سێکتەرانی کە دەتوانن بەشێکی باش من لە پێکێنانی داهات لە هەر وڵاتێکدا هۆکاری سەرەکی بۆ پێشکەوتن و پێشنەکەوتنیان بریتە لەو ئەقڵیەتە سیاسی کە حکومڕانی وڵاتەکە دەکات. ئەو ئەقڵیەتە سیاسیە دەتوانێت هەر سێکتەرێک بیەوە پێشی بخا پێشیەخا هەر سێکتەرێک بیمرێنێ دەیمرێنە. داهاتی ساڵی ڕابردووی وەزارەتی کشتتوکاڵ تەنها لە ڕسوماتدا 71 ملیار دینار بووە و لە سەردەمی ئەم وەزیرەشدا نەبوونی بوجە و قەیرانی دارایی و گرنگیدان بە کەرتی نەوت کە بووە مای نەکبەتی بۆ هاوڵاتیانی هەرێم لە گرفتە سەرەکیەکان بوون کە دەرگای ڕەخنەی بۆ زۆرێک لە شارەزایانی کشتتوکاڵی کردووەتەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.